تاکە کەناڵن کە من بزانم ئەگەڕێن بە شوێن ئەو بۆشایانەی کە لە کوردستانە هەیە. ئێمە بەڕاستی زۆر جار دانیشن جاریا گوێمان لە دەنگی ئەمریکا بۆ دەنگی ئەمریکا ئەتوانین بڵێن دەنگی ئەمریکا دەنگێکی ڕەسەن و پوخت و پاک و باش بێلەکەیە ئەکرێ بڵێن دەنگی ئەمریکا ئەو دەنگەیە بەڕاستی پەیامەکانی بە جوانی بە باشی بە ڕێکوپێکی ئەگەیەنێ واتە ئەکرێت لەسەری قسە نەکرێت. هەڵە بجل لە هەموو ڕێک و ئێستا پێویستی بەکرانەوە هەیە و زۆر زەرورە و گرنگە بوونی لەبەرەوە دەرخستنی جوانیەکانە دەرخستنی کەم و کورتیەکانە هەڵانەوەی کۆمەڵی لاپەڕەیەکە لەوەچە لە هیچ شوێنێکی تر لە هیچ ئیعلامێکی تر نەتوانێت قسەی لەسەر بکەی لە دەنگی ئەمریکا ئەتوانین قسەی لەسەر بکەین و گرنگە و بە ئومێدی ئەوەی کا لە داهاتووە کاری باش و ئیشە جوانەکان ببینێ. دیارە ضرورەتەکە بەوازانم وەکو وتم ئێمە نەمانتوانیوە لە ڕابردووە یعنی هەموو شتێک لە هەموو مؤسسەیەک ببینین لە دەنگی ئەمریکا ئەیبینین لەبەرەوە بابەتەکان بە گشتگیری بە هاوسەنگی و ئەتوانم بڵێم بە تا ڕادەیەکی زۆر بێلایەنی توانویەتی ئیشەکانی بکە بۆ ئەوەی کە هەموو کەس بتوانێت متابعی بکە و خۆی تیا ببینێتەوە. ئێمە لێرە وەکو ڕادیۆی دەنگی نوێ پەخشمان کردووە زیاتر لە نزیکەوە ئاگاداری هەواڵەکانین بەشی کوردیمان وەرگرتووەتەوە لە ڕاگەتیەکەی خۆمانە پەخشمان کردووەتەوە ڕاستی هەوادارێکی زۆر زۆری هەبووە و دوایەوە ئەو ماوەیە کە و پچڕانەی تێکە و خەڵکێکی زۆر تەلەفۆنی بۆ کردین و داوایە کرد کە بۆ نەماوە و بۆ ناکرێتەوە ئێستا خۆشبەختانە جارێکی تر ئەم دەنگە دووبارە هەڵبووەتەوە یان کراوەتەوە و خەڵکێکی زۆر لێرە متابعەیەکە لەبەرچی لەبەر ئەوەی کە هەم هەواڵەکانی وەکووتم بێلایەنی و ڕاستگۆیی پێوە دیارەوە هەم ئەم هەواڵانەش هەواڵێکی جیهانین هەم لە دەرەوە ئاڕاستەی ئێرە بکرێن و لێرەشەوە ئاڕاستەی دەرەوە بکرێن.